هەوروکەوە کێکسیرە مەتێنێ دلۆ دلۆ یار یار دلۆ 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 یار یار دلۆ 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 یار یار دلۆ هەوروکەوە کێکسیرە مەتێنێ دلۆ دلۆ یار یار دلۆ 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 یار یار دلۆ وڵای ڕێیە من دەیەوێت دیار دەی هەوێ بەس دیسان دەنگی خۆم هێردە دەمێ من هەر دەیدێ جەنابتان من داوای لێ بڕنەکەم بمبورە دەچی گوت مامۆستا ئەمیش دەڵێم ببوورە ئەس بێژم بەلێژی فەیدە ناکرد داوای لێ بڕنەکەم من پەرێوانم لە دوای خاڵێت سووتان بە عشقی جەماڵێت ئەی بێوەفا تاکەی جەفا بەیانەدانەی ئەسەرینم ئەڕژێ لە هێجری دووە پیاڵێ چاوی کاڵێت دەی کۆچی یارم خۆش بێ براکەم دەمت خۆش بێ وڵایی پێم وایە لیژنە شەر بڕیاریەوەی لەو دەنگمان پێویستی لەو دەنگەشمان زۆرە و سپاست دەکەین موفقی ئینشاءالله موفقی بۆ جارێکی تر خۆت باشتر ئامادە بکەیت ڕۆژێ گەمرم بەمداخەوە قەتۆم لە بیر ناچێتەوە خەمێکەوە لە ناخمەوە ئازیزەکەم کاکەیان پێویستیت بە پرۆڤی زیاترە باشە بۆ جارێکیکە بەخێر بێ سەرچاو موفقی وەڵایی تۆزە ترسمەوە پرسەوە کەواتە حەقی خۆت بوو کە دەرنەچووی وەڵای ئەلەرزیم زۆر چونکە بینەرانی خۆشەویست یەکێک لەو مەرجانەی بۆ کەسێک کە ببێ بە ستار ببێ بە هونەرمەندەوەی کە بتوانێت لەسەر شانەوە بە باشی گۆرانی بڵێ چونکە ئەوانەی کە دەبن بە هونەرمەند کۆنسێر دەکەن ئاهەنگ دەکەن وانە بەتاشیت بەڵام ئەوە مانایەوە نییە کە تۆ ناتوانانی ئەوە بکەی بێ هیوامە بە من دڵنیام ئەمە لەوانەیە ئەزمونێکی نوێ بێ بۆ تۆ ئەگەر بەردەوام بی من دڵنیام دەتوانی سەرکەوتوو بی